پروژەی کار چالاکیەکانی پرۆژەی شوێنەواری زانکۆ راپۆڕیندا یەکێکتر لە چالاکیەکانمان چالاکی گەڕانەوەی یاری پاشاکانی ئورە بە هەماهەنگی لەگەڵ کۆمیسیۆنی باڵای قەڵای هەولێر لە خانووی کەلەپوری قەڵای هەولێردا ماو چالاکیمان ئەنجام داوە. چالاکیەکە چەند بەش لە چەند بەشێک پێکاتوە. گەلێری هونەری نوێمان هەیە، گەلێری هونەری کۆنمانەیەکە وێنەی فۆتۆگرافیە پیشاندراوە، هەروەها چالاکی ئەنجامدانی یاریەکەمان هەیە کە ئێمە فێرخوازانمان ڕاهێناوە لەسەر ئەنجامدانی یاریەکە، وەک دیارەکە لە میوانان دێن یاریەکە دەکەن و خوێندکارانمان فێریان دەکەن و بەشێکی کەمان هەیە VIP سێکشنمان هەیە کە لێوەدا زیاتر خەڵکی بیانی ئەم یاریە دروست دەکەنەوە و هەروەها یاریەکەش ئەنجام بدەن. A fantastic event. It's something that's really new. It's really nice to get involved in an active way. So like, okay, we get to play the game, but we also get to create our own boards. And then, I don't know, it's just a way of interacting with the culture and heritage that we've not done before. Yeah. خلال التجوال وجدنا جامعة رابرين قيام بعض الطلبة والأساتذة بإحياء التراث الخاص في أربيل وكردستان من خلال تعليم الناس لعبة عمرها أعتقد يعني آلاف السنين، يمكن 4000 مثل ما سألنا. هذه اللعبة عمرها 4000 سنة. أيضا قاموا الطلبة والأساتذة بتعليمنا هذه اللعبة وشرح بعض مفردات هذه اللعبة، بالتالي هي عملية إحياء للتراث والتاريخ. هذه اللعبة ممتدة على حوض وادي الرافدين، العراق وجزء من إيران وتركيا. تاريخيا كانت هذه اللعبة مشتركة بين هذه البلدان. نحيي جامعة رابرين وكل القائمين على هذه الأعمال لإحياء التراث. هذا التراث مهم جدا أنه الجيل والنشء الحالي أن يرتبط بالتاريخ وبالتراث وبعمق التراث. I feel that it's very important to learn about cultural history, one's own and also others. So what I find fascinating about this was first the history and its connection to the region, and also the opportunity to create your own board and sort of release one's creative spirit in order to create a game of their own, while also learning about the culture of the region, and something that lives on as well. And more importantly, it's not just visitors like myself who benefits from this as well. It's really amazing that Kurdish University has initiated this project as well, and the youth of the area, the University of Bahrain, also takes ownership as well and gets a feel for their own heritage.